بەناوی خوای گەورە مێرەبان ڕۆژی پێنجشەممە کە دەکاتە بەرواری 2 حەوت لە میانەی کار و چالەکیە زانستیەکانی تاوەری تەندروستی سمارت هەڵئەچین بە ئەنجامدانی چلەمین پێداچوونەوەی خێرا لەسەر بابەتێک کە بە ناونیشانی دەستنیشانکردنی ئاسەنجیەکانی ئاوسانی گرەکانی مل لەم بۆنە زانستیەدا بە ئامادەبوونی کۆمەڵێک پرۆفیسۆر و مامۆستا و پزیشکی ئەم بابەتە هەڵدەسرێت بە باسکردنی نوێترین ڕێگاکانی دەستنیشانکردنی و چارەسەرکردنی ئەم جۆرە کێشەیە و هەروەها جەخت دەکرێتەوە لەسەر باسکردنی تازەترین توێژینەوە زانستیەکان کە باز لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئاڵاوسانی گرەکانی ملەکات بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. چلهەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت. پێداچوونەوەی خێرا گفتوگویەکی زانستی هەمەلایەنەیە کە بریتێ لە گفتوگویەکی زانستی ئازبەرز تێیدا لە ماوەی دیاریکراودا بابەتێکی پزیشکی لەلایەن دەستێک لە پسپۆڕان و شارەزایانی بوارەکەوە هەڵدەسەنگێنرێت. ئامانجی سەرەکی ئەم کۆبوونەوەیە خستە ڕووی نوێترین گۆڕانکاری و داهێنانە پزیشکیەکانە بە پشتبەستن بە دوایین توێژینەوە زانستیە باوەڕپێکراوەکان. بابەتی ئەم جارەمان بریتێ لە ئاستەنگەکانی ئەزنیشانکردنی ئەوسانی لیمفەگری مل. لەم دیدارە زانستیەدا لە ڕێگەی 2 پانێڵی چڕ و وردەوە پسپۆڕان و شارەزایانی ئەم بوارە لە قۆناغی پشکنینەوە تاوەکو دەستنیشانکردنی کۆتایی تاو توێ دەکەن. پانێڵی یەکەم هەڵسەنگاندنی سەرەتایی کلینیک و تیشکناسی. پانێڵی دووەم لە وەرگرتنی نمونەی شانەیەوە تاوەکو گەیشتن بە دەستنیشانکردنی. بەرواری 2 حەوتی 2026 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 بەیانی شوێن هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9/15 ناونیشان سلێمانی شەقامی سەرەکی مادام میتەران مەجید باگ تەنیشت زانکۆی سلێمانی کەمپی ناوشار. بەشداریکردن بێ بەرامبەرە دەتوانن لە ڕێگەی ئەم لینکەوە ناوتۆمار بکەن. سمارت وەرچەرخانە.